10 ساڵ بەسەر قەزابوونی بەردەڕەشدا دەڕوات و بەردەوام هاوڵاتیانی بەردەڕەش گلەیی خراپی خزمەتگوزاری لەم قەزایە دەکەن و دەڵێن ئەگەر قەزای بەردەڕەش بەراورد بکەین بە قەزایەکانی دیکە هیچ خزمەتگوزارییەکی بۆ نەکراوە. وەڵام من وەکو هاوڵاتیەکی بەردەڕەش لە ڕووی خزمەتگوزاریە و زۆر پاشکەوتووە بەڕاستی لە کەمی جادە و بان لە کارتی تەندروستی بەڕاستی خزمەتگوزاری زۆر کەمە. هیوادارین کەسێکی خەمخۆر هاور لە قەزای بەردەڕەش بداتەوە. ئەو جادەی کە لە بەردەڕەش بۆ کەرەک دەچی چارەسەر بکرێ، چارەسەر کرا جادەی ڕوویە بۆ گۆپال کرایتەوە ئەو جسرە، بەڵام هەر ئیزدیعامەکە ماوە لە بەردەڕەش لۆ کەلک هەر ئیزدیعامە. سعید بارانی نووسەر و ڕۆشنبیری ئەو قەزایەیە، ئاماژە بەوە دەکات قەیرانی دارایی کاریگەری زۆری کوردۆتە سەر کەرتی تەندروستی و ڕێگەوبان و فێرکردن. داواش لە حکوومەت دەکات ئاوڕێکی جددی لەم قەزایە بدرێتەوە. ئەوە شوا لێ دەکا قەیرانەکە شۆڕەکانی دواخست، مەسەڵەن بۆ نمونە پرۆژێ ئاوێ بێت بۆ بەردەڕەش، تەواوکردنێ خەستەخانەکە نەخۆشخانەکە ئەوە دوو، هەندێک ڕێگەوبان و گەڕەکان تەرتیب بکرێ، مۆزەخانەی بەردەڕەش تەواو بکرێ، ئاوایی و کتێبخانەی گشتی بێتەکردنەوە. ئەوە ماوەی زیاتر لە 9 ساڵە چاوەڕێینە بێتەکردنەوە. بۆ ئەم مەبەستەیە سەردانی بەڕێوەبەرایەتی قایمقامیەتی قەزای بەردەڕەشمان کرد، بەڵام نابراو بە بیان و جیاجیە ئامادەنەوەی هیچ لێدوانێک بدات.